لەگەڵەوەی چەندین جارە هەرێمی کوردستان ئامادەی خۆی بۆ کۆبوونەوە سەردانیکردنی وەفد بۆ بەغدا ڕاگەیاندووە، بەڵام تا ئێستا کات و شێوازی سەردان و کۆبوونەوەکان لە نێوان هەولێر و بەغدا دیار نییە. پەرلەمانتارانی کوردستان داوا دەکەن ڕۆڵ و ئەرچی پەرلەمان زیاتر بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم، بەتایبەت دۆزنەوەی میکانیزمی نزیک بوونەوە و هەوڵدان بۆ کۆبوونەوە لەگەڵ بەغدا. لەگەڵەداین کە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەر حکوومەتی عێراقدا کە کۆبنەوە بکرێت و دیالۆگ هەبێت و بۆ ئەوی بتوانێت ئەم کێشانێک کە لە نێوانیاندا هەیە بۆ ئەوی بتوانێت چارەسەر بکرێت و بۆ بەرژەوەندی گشتی هەموو لایەک دێ لە ئێستا دێمەوە بینین کە ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان کە لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە کە لە وەزعی نائستیقراری سیاسی و تێدایە لە بەرەوەی دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ چارەسەرکردنی ئەم پرسانە دەبێت زۆر بەجددی بێت و زۆر بەکارە بەکتیف ئیش بکات و تەنسیق لەگەر هەمانجی لەگەر لایەنەکانی تر و لەگەر مەزموعەکانی تر هەبێت بۆی بتوانێت ئەم بابەتە بە شێوەیەکی جددی چارەسەر بکات. هەریەک لە هەرێم و بەغدا دەیانەوێت لە ڕێگای دەستور کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن، بەتایبەت ئەو قەیران و ئاڵۆزیانەی کە چەندین ساڵە بوونیان هەیە. پەرلەمانتارێکی کوردستان دەڵێت پێویستە کاری سەرەکی پەرلەمان چارەسەری کێشەی هاوڵاتیان بێت، بەتایبەت موچە و بژێوی ژیانیان. لەو هەشتمانگەی ئێمە دەبێ بەڕاستی بنەم خەمی خەڵکدا بچین، بە تایبەتی ئەو کێشانە ئێستا لە ئارادایە لەگەڵ حکوومەتی بەغدا بژێوی خەڵکە موچەی خەڵکە ئەبێ ئێمە بیر لەو شتانە بکەینەوە. یعنی ئەگەر پرۆژه یاساش نەبێ بڕیاریش بێ دەری بکەین، ئێمە دەبێ ئەوانە بە هەند وەربگرین و چارەسەری کێشە و گرفتی خەڵک بکەین. بۆ نمونە مەسەڵەن ئێستا خەڵک موچەی نییە، خەڵک پرۆشی ئەوەیە کە چۆن پارە پیا بکە، کە چۆن ژیانی خۆی بەڕێوە بە ئێمە دەبێ ئەو شتانە چارەسەر بکەین. هەرێمی کوردستان گۆڕەپانێکی پڕ لە کێشە و قەیرانی هەیە و هەموو هەوڵەکانی ڕابردووش نەیانتوانی کۆتایی بەم ڕەوشە بێنن. پەرلەمانی کوردستان پاش 2 ساڵ لە پەخراوەی دەستی باکۆبوونەوەکان کردووە. ئەوەی بۆ پەرلەمانتاران گرینگە لەو ماوەی کە بۆی درێژکراوەتەوە بینینی ڕۆڵی ڕاستەقینەی خۆیەتی نەک مزایەدە و دروستکردنی پەشێوی زیاتر. هەوڵەکانیش بۆ بەشداریکردنی پەرلەمانی کوردستان زیاتر بکرێت بۆ دۆزینەوەی چارەسەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.